دووبارە سلااوڕێز هیوادارم هەمووتان باش بن هاوڕێیان. ئەگەر کێشەیەکی دەنگ و ڕنگ نەبێ دەست بە بەرنمەیەکی تایبەت دەکەین لە درێژەی ئەو بەرنمەیە دەبێتە درێژەی بەرنمەکەی دوێنێ باسمان لە هۆکارەکانی شەڕ کرد لە ناوچەی دێر حافر و هەردوو گەڕەکی شێخ مەقسوود و ئەلەشرەفیە لە حەلەب. ئەمڕۆ کە دەمانەوێت باس لە دیدارەکەی دیمەشق بکەین کە لە دوای ئەم کێشەیە هاتە ئاراوە. هاوڕێن دەنگم باشەوەنیە کێشەیەکی دەنگم نییە، لای من کێشەیەک نییە، لای ئێوە شیوەدارم دەنگە کێشەیەکی دەنگ نەوێ. بەڵێ هەندێک زانیاریم بەدەست کەوتن سەبارەت بە کۆبوونەوەکانی دیمەشق لە نێوان خۆسەری دیموکراتیک هێزەکانی سووریا، ئەحمەد شەرع و نوێنەری دۆناڵد ترامپ بۆ سووریا تۆم بەڕاک. بەشێک لە هاوڕێیانم لە ڕۆژئاوا کە نزیکی خۆسەری دیموکراتیک و هێزەکانی سووریای دیموکراتیکن بە پشتبەستن بە زانیاریەکانی ئەوان دەمەوێ باس لە بابەتەکە بکەم. سەرەتا شەڕەکە لە کاتێکدا ڕوویدا کە ئیتر حکوومەتی ئەلشەرع ئەوەی ویانیش دەوڵەتی تورکیا ئەمەیان زانی بوو کە نوێنەری دۆناڵد ترامپ تۆماس باراک و لە هەمان کاتدا سەرفەرماندەی سنتکۆم کۆپەر ئەمیراڵ کۆپەر بە تایبەت دێنە حەسەکە و لەگەڵ مەزلوم عەبدی و جگە لە مەزلوم عەبدی لە هەمان کاتدا لەگەڵ ئیلهام ئەحمەد واتە بەتەنیا مەزلوم بەتەنیا هێزە چەکداریەکەنە لەگەڵ هێزە سیاسیەکەدا دەنیشن و لە پەنای مەزلوم عەبدیدا لەگەڵ ڕۆژهەڵات ئەفرین دادەنیشن واتە هاوسەرۆکی وەیانیش بەرپرسیاری یەپەژە. و کاتێک ئەمە دەبینن ئیتر کە هەواڵێکی وا هەیە سەردانێکی وا هەیە ئیتر لەو کاتەدا گرژی و ئاڵۆزیەکان دەست پێ دەکەن. ئەوە مانای ئەوە نییە گرژی و ئاڵۆزیەکان پێشتر نەبوونە، گرژی و ئاڵۆزی پێشتریش هەبوونە، بەڵام دەوڵەتی تورکیا بەردەوام دەیەوێت بەپەلە زۆر بەپەلە ئیتر گوشارێک لەسەر هێزەکانی سووریای دیموکراتیک بکە بۆ ئەوەی بستنە ناو هێزەکەی ئەلشەرع. هێزەکانی سووریای دیموکراتیکیش ئەمەیان قبوڵ نەکردووە و دوای کۆمەڵکوژیەکەی دروزەکان سوێدا ئەمە لەلایەن ئەمریکیەکانیشەوە قبوڵ نەکراک شتێکی وە و سیاسەتی تۆماس باراک ئوسلوبەکەی بە تەواوەتی گۆڕدرا لە دژایەتیکردنی فدرالیزم ئەمجارە بووە لایەنگری فدرالیزم و جۆرێک لە جۆرەکان لا مەرکەزیەت. ئیتر کاتێک تورکیا ئەمە دەبینێ ئیتر دەست بە شەڕەکە دەکرێت و شەڕەکەش لەلایەن چەتەکانی سەر بە دەوڵەتی تورکیانە کە بە شێوەیەکی شکلی چوونەتە ناو هێزەکەی ئەحمەد شەرع گواتە لە ناو کەوانەدا سوپای سووریا، بەڵام لە ڕاستیدا چوونە ژێر باڵەکەی بە تەنیا فۆرمیلێ شکلیە لە ناوەڕۆکدا ئەو کارێک کە ئەوان بیانەوێ دەیکەن. مەبەستمان لە هێزەکانی حەمزە و حەمشە و مەمشە و ئەوانە نایتر کە ئەمانە زیاتر هەم هێزێکی تورکمەنن هەم زیاتر لە ژێر کاریگەری دەوڵەتی تورکیادانیتر لەو چوارچێوێژدا سیاست دەکەن و شەڕ دەکەن. شەڕەکە ئەوان زیاتر دەستیان پێکردەوە ئیتر چەند بیانوێکیان دۆزیوەتەوە گوایە لەوێ حەشارگەهان حەشارگە 14 ساڵە لەوێ شەڕ دەکەن، حەشارگای کۆن هەبێتیە و نەبێتیە لە ئەشرەفیە و شێخ مەقسوود لە هەر ماڵێکدا حەشارگایەکەیە، لە هەر ماڵێکدا حەشارگانە بێ ئەتۆ دیارە گەمژەی، چونکە بەردەوام ئەگەری شەڕ هەیە لەوێ تۆ مناڵەکەت لەکوێ دەشاریەوە دەبێ حەشارگە هەبیان ئاڵێن تونێل هەمەی بێگومان ئەو تونێلانە نەبان ئەوان چۆن دەیانتوانی ئەو هەموو ساڵە لەژێر ئابلۆقا
بە تایبەتیش هەتا 2016 کە بەردەوام هەموو حەلب لە ژێر دەستی جەبهەت نوسرادا بوو، ئەوان چۆن دەتوانن چۆن دەیانتوانی ئەو دوو گەڕەکە بپارێزن لە ڕێگەی ئەو تونێلانە پاراستیە. ئیتر ئەوە بیانوەکانیانە، ئیتر چەند بیانوێکی دیکەشیان هەنا، بەڵام ئەمانە هەموو درۆ دەرکەوتونە. ئیتر لەو کاتەیدا کە وەفدەکەی ئەمریکا دێ واتە سنتکۆم و نێرەری دۆناڵد ترامپ دەگەنە حەسەکە، ئیتر شەڕەکە بەردەوامە ویانیش دەستی پێکردووە. ئیتر ئەوان بەپەلە بە تەلەفۆن پەیوەندیەکەن لەگەڵ ئەحمەد و داوای دیداری بەپەلە دەکەن و ئەوانیش وەفدەکە بە خۆیان هەڵدەبژێرن و هەر ئەوان سوور ئەبن لەسەر ئەوەی کە دەبێ جگە لە مەزلوم عەبدی ئیلهام ئەحمەد و ڕۆژهەڵات عەفرین تێدا بن. بزانە یعنی دووژن دەبێت لە وەفدەکەدا بن لەگەڵ تاقمەکەی دەستەی تەحریری شام دابنیشن و ئەو دوو ژنانش ئەوە ئیلهام ئەحمەد تەواو سیاسیە، بەڵام ئەوەی دیکە نوێنەری یەپژێ کە هێزەکانی ئەحمەد شەڕە بە هیچ شێوێک ناویشی ببیست ڕقیان لێ دەبێتەوە. یعنی لای ئەوان لە لای ئیخوانەکان لە لای ئیسلامیەکان ژن بە تەنیا جێگای لە مەتبەخەیە، نابێ ژن لە ناو سوپادا جێگای هەبێ. چۆن دەبێت ژن جا نیمچە سربەخۆش بێ و نیمچە ئۆتۆنۆمیشی هەبێ، شتیوە محاڵە قبول ناکەن. ئیتر لە بۆ هەندێک ئیتر دوای ئەوەی ئەمریکیەکان ئەمە دەبینن ئیتر بەپەلا ئەو کۆبوونەوەی دیمەشق ڕێک دەخەن ئەو کۆبوونەوەی لەو چوارچێوەیەدا ئەنجام دەدرێت. لە کۆبوونەوەکەدا باسی چی کراوە؟ لە کۆبوونەوەکەدا بەپێی ئەو زانیاریانەی کە بەدەست من گەشتونە ئیتر بە تایبەتی لەسەر مەسلەی سەربازی قسەکراوە، لەسەر مەسلە ئابوووریەکانیش قسەکراوە، لەسەر ڕێککەوتنەکان هەمووی بەگشتی قسەکراوە، بەڵام بەگشتی نوێنەرەکانی خۆسەری و سەردەگە و یەپەژە بەگشتی گوتویانە لە چوارچێوەی دەستوری بنگەیی ئێوە دەمانەوێ دەست بە دانوستاندن و ڕێککەوتنەکان بکەین. هەرچی حکوومەتی شەرع پێشتر چەندین جاروتیانە ئێوە بە تەنیا لە ناوچەکانی ڕەقە و دێرە زور بکشێنەوە، دوای ئەوە ئێمە هەموو شتێک چارەسەر دەکەین، بەڵام ئەمانە ئەویان ناوێ بە هیچ شێوەیەک دەیانەوێت لە چوارچێوەی دەستور دەست پێ بگرێ. یعنی لەسەر خاڵی دەست پێکردن پێشتر ناکۆچی هەبوو. ئەمیان یەک دەربارەی سەربازیدا پێشتر چۆن ینی ئاوێتەبوونی هێزەکانی سووریای دیموکراتیک لە ناو دەوڵەتدا وە دیارە ئەوان لاریان لەوەدا نییە. لە ڕووی عەقڵ و لۆژیکیەوە هێزەکانی سووریای دیموکراتیک وەکو پێشمەرگە بیر ناکەنەوە کە ئەوان بە تەنیا لە کوردستان بن، ئەوان دەیانەوێت لە ناو سوپای سووریادا جێگەیان هەبێ، جێگە و پێگیان هەبێ، ئەوان بڕیار دەربن لەسەر شەڕ. یعنی بە پێچەوانەی کوردایەتی و پێشمەرگە و ئیتر لە کۆماری کوردستانەوە هەتا ئەیلول و هەتا بەهاری 1991 و هەتا ئەو شتەی ئێستاکە لە عاقلیەتی هەموو بەتالیۆنەکانی کوردایەتیدایە لە ناو هێزەکانی سووریای دیموکراتیک ئەو عاقلیەتە نییە کە پێشمەرگە بە تەنیا پێشمەرگەی حەسەکە بێ، پێشمەرگەی دێرێک بێ، پێشمەرگەی فلان گوند و دێهات بێ. نەخێر، ئەوان دەیانەوێت لە ناوسوپای سووریادا بن، بەڵام دەبێ ئەو ناوچانێکی ئێستا لێین ئەوان بە خۆیان بیپارێزن و لەو ناوچانە مانای ئەوە نییە سوپای سووریا بە هیچ شێوەیەک نەبێ، سوپای سووریا هەبێ، بەڵام لەوێدا دەبێ ئەنتیگراسیۆن هەبێ، نەوەک یەکگرتن. واتە جۆرێک لە جۆرەکان بەرپرسیارانی هێزەکانی سووریای دیموکراتیک لەناو ئەو سوپای سووریادا فەرماندە بن لەوێ، لە هەمان کاتدا لە دیمەشقدا فەرماندە بن لە ناو سوپادا. لەو بارەیەوە وا دیارە تێگەشتنەکانی دەوڵەتی سووریا هەندێک گۆڕاون، یعنی ئەوان هەندێک تەعویزیان داوە لەو بارەیەوە، ئەوان باسییان لەوە کردووە باشە ئەکرێ ئێوە وەکو بلۆک بەشداری نەکەن، بەڵام چەند بلۆکێک بن، یەک بلۆک نەبێت چەند بلۆکێک بن، بۆ نمونە بلوکی کوبانی و حەسەکە ویانیش دێرێک ویان قامیشلی بەو شێوەیە. وەلەو بارەیەوە زۆرێک پێشنیاریان بۆ کردوونە کە لەو چوارچێوێ بێ. کێشەی هەرێک گەورە لە کۆبوونەوەکەدا کە دەرکەوتووە کێشەی یەپەژە بووە. یەپەژە دەبێ
خۆی چارەسەر بکە و هەڵوەشێتەوە ئەوانی ژووتیانە ئەمە خەتی سوورە هەتاوەکو ئێستاش ئەمە بەردەوام دەکە یەک لەو خاڵانەی کە ڕێککەوتن بە هیچ شێوێ ینی نەوەک لە هیچ خاڵێک ڕێککەوتنێکی تەواو نەبووە ئیمزاکرا و گرێبەست ویانیش کاغەز ئیمزاکردن و گرێبەست شتیوە نەکراوە یعنی کۆنتراکت ساز نەکراوە بەڵام لێک تێگەشتەکان لە زۆر بواردا لێکتر نزیکبوون هەبووە بەڵام لەو خاڵەدا هەتاوەکو ئێستا لێک نزیکبوونەک نییە تەنانەت مەزلوم عەبدی وتوێتی مەسلەی یەپەژە مەسلەی ژنان بۆ ئێمە خەتی سوورە ئەگەر بێت و ئێمە ئاوێتەش بێن دەبێ یەپەژە وەکو خۆی بمینێ وەکو سوپایەک بمینێ ئیتر لەو بوارەدا ڕێککەوتن نەبووە بەڵام هەروەکو وتم بردننی بەرپرسیاری یەپەژە بۆ بەردەم ئەحمەد شەرع بەجلی سەربازی و بە ناسنامەی ژن لەلایەن ئەمریکیەکانەوە ئەمە خۆی لە خۆیدا نیشانەیەکە کە ئەمریکیەکانیش لاینگری ئەوەن کە یەپەژە بە شێوەیەک لە شێوەکان بمێنێ ئایا مەبەستیان بێگومان ئەوە نییە کە ئێمە بیری لێ دەکەینەوە مەبەستیانە ڕەنگ بێ ئەوە بێ چونکە حکوومەتی ئەمریکاش بەپەلا دەیەوێ ئیتر مەسەلەکان چارەسەر بکە و تاویزی زۆر پێویست لە ئەحمەد شەرع لە بۆ ئیسرائیل وەربگرێ و دوای ئەوە دۆناڵد ترامپ بڵێ تەماشاکەن ئێوە سووریاتان تێکدا ئێوە غەزەتان تێکدا ئێوەش ئۆکرانیەتان تێکدا ئێوە شەڕتان هەڵگیرسان من هەڵسام لە هەموو لایەنەکاندا ئاشتیم ساز کرد و ئاشتیم ڕاگەیان ئەوە خەریکە لە تورکیاش ئاشتی ساز دەکەم و مەدالیای نۆبێڵ لێرە بدە خۆی لە خۆیدات ئەوەی خەمی گەورەی ئەمریکا و ئیدارەی دۆناڵد ترامپ بە تەنیا ئەوێ هیچ تر نییە بەڕاستی ئەوەی دیکە هەمووی بۆش لە بۆ هەندێک ڕنگ بێ ئەویان کردبێ یعنی بۆ ئەوەی لەو بارەوە تۆ دەبێت کۆنگرس ڕازی بکەیت تاوەکو سزاکان لەسەر ئەحمەد شەرع هەڵبژیرێن ئەگەر سزاکان لەسەر ئەحمەد شەرع هەڵ نەگیرێن ئەحمەد شەرع ئامادە نییە ئەو هەموو تەعویزانە بداتە ئەمریکا و ئیسرائیل دەبێت سزاکان هەڵبژیرێن بەڵام بۆ ئەوەی ئەوستانە هەڵبژێرن دەبێت و کۆنگرس ڕازی بکەیت وەکو لە ناو کۆنگرسدا کەسانی سیکولار زۆرن کەسانی لایەنگری ئیسرائیل هەنە بەڵام کەسانی لایەنگری هەپەگە و ببورن یەپەگە و یەپەژەش هەنە لایەنگری هێزەکانی سووریای دیموکراتیش هەنە دەبێ ئەوانەش ڕازی بکەین جا ڕەنگ بێ مەسلەی ژن لەو چوارچێوێدا ئەوان بیریان لێکرد بیتەوە لەو چوارچێوێدا پێشتر پیلانیان لە بۆ داڕشت بێ ئیتر ئەمەیان وەکوتر لە بوارەکانی دیکە لە بوارەی لە مەسلەی نەوت و غاز و ئاو ئەم جۆرە شتانەش وا دیارە هەردوولان نەرمڕەویان نواندووە کە ئەم داهاتانە بە شێوەیەکی یەکسان دابەش بکرێن و حکوومەتی ئەڵشەرع لە هەمان کاتدا دانی بەوەدا ناوە کە لەو داهاتانە بەشێک دەبێت بەبەر ئیالەتەکان بکەوێ هەموو شتێک لە دەست مەرکەزدا نەبێ لێرەدا من ئەوەندەی پرسیارم کرد و وەڵامەکەیان نەیانویست پێم بڵێن ویانیش نەیانزانی لەسەر مەسەلەی ڕەقا و دێرە زوورە من پێم وایە ڕەقا و دێرە زوور دەبنە خاڵێکی بازرگانی لەسەر مێز لە بەرامبەر هەردوو لایەنەکەدا خۆی لە خۆیدا بەبێ ڕەقا و دێرە زۆر حکوومەتی دیمەشق ناتوانێت خۆی کە بکاتەوە لە ڕەقا ئاو هەیە و لە ڕێگەی ئەو ئاوەدا هەم سەرچاوەکانی ئاو دابین دەکەی هەم سەرچاوی ماسی هەم سەرچاو و هەم کشت و کاڵ لە هەمان کاتدا کارەبە لە دێرە زوریش نەوت و غاسەیە و هەردوو چیان لە دەست هێزەکانی سووریای دیموکراتیکدانە هەردوو ناوچەش بەخۆی بەگشتی ناوچەی کورد نشینین ناوچەی عەرەب نشینین بە تایبەتی دێرە سوور و لە دێرە زوور کێشەیەک هەیە بمانەوێ نەمانەوێ لە نێوان عەقلیەتی عەرەب عەشایریەکان کە پێشتر بەعسی عێراقی بوونە تەنانەت بەعسی سووریش نەبوونە و پاشان بووینەتە داعش و پاشان بە ناچاریەوە هاتنەتە ژێر ڕکێفی هێزەکانی سووریای دیموکراتیک بەڵام ئەو عەقلیەتە عەشیرەتی هەرماوە و هێزەکانی سووریای دیموکراتیک و خۆسەریش لەو بوارەیە وەکو پێویست نەیانتوانیوە کارێک
کارێک بکەن و وەرچەرخانی ئەمانەش کارێکی زۆر ئاسان نییە و دەبێت لە منداڵەکانیانەوە دەست پێ بکەی ئەمەش کاتی زۆر دەخاینی و دەرفەتی ئەمەش ڕەنگە بێ لە ئارادا نەبێ بەڵام هەردوو خاڵ ئەکرێ وەکو بۆمبی تەوقیتکراویش سیر بکەن لە بۆ هەندێ دەبێ بەڕای من هێزەکانی سووریای دیموکراتیک لە بەرامبەر ئەفرین و لە بەرامبەر ئەو دووگەڕەکەی هەلە بوو لە بەرامبەر سەرێکانیە تەڵ ئەبیست ڕنگ بێ لەو بارەیەوە سەودا و مامەڵەیەک بە ڕقا و بە دێرە زۆر بکەن ئەو سەودا و مامەڵەیە لە ڕووی جیۆپۆلەتیکەوە تا ڕادێک ڕێگای تێدا دەچێ بەڵام لایەنە ئەخلاقیەکەی دەبێ ڕەچاو بکرێ بەڕاستی یعنی ئەوە مانای ئەوە نەبێ کە ئەو ناوچانە ئیتر تەسلیمی ئەوانە بکرێن کە دوێنێ پێیان دەگوتن سوپای ئازادی ئەوڕۆکە پێیان دەگوترێت سوپای نیشتیمانی سوپای میلی ئەوانەی سەر بە تورکیانە مەبەستم ئەوانەیە لە هەمان کاتدا لەوێدا چ زۆرە سیستەمێک دادەمەزرێ ئایا ئەو جۆرە خۆسەریەی ئەو جۆرە لامەرکەزیەتەی کە ئەوان باسی دەکەن ئەوێش دەگرێتەوە یان نا دەبێت لەو بارەوە بەڕای من ئەخلاقیەن سیاست بکرێ و ئیتر لەو چوارچێوێژدا ئەکرێ ئەتۆ زۆرێک نەرمڕەوی بنوێنی بۆ نمونە بەشێک لە هێزە چەکدارەکانت بکێشیەوە ئیدارەکە بەشێکی تەسلیمی دیمەشق بکەی بەڵام لە هەمان کاتدا جۆرە لامەرکەزیەک دەست پێشخەریەک لە دەست ئیالەتەکە دابێت یعنی ئەوەی ڕێگای تێدەچێ ئەمەیە لە دوای کۆبوونەوەکە ئیتر ئەمڕۆکە تەماشامان کرد وەزیری دەرەوەی ئەحمەد شەرع چۆ تورکیا ئێستاکە لە تورکیایە بێگومان جێبەجێکردنی ئەو هەموو ڕێککەوتنانە پێویستی بە ئۆکەی تورکیا هەیە ئیتر شەیبانی ئێستاکە لەسەر مێزەکەی هاکان فیدانە زانیاریەکانی پێدا ئەوەی لە کۆبوونەوەکەدا باسکراوە و لە هەمان کاتدا تۆمبارەکیش بە پەلە گەڕایەوە ئەنقەرە ئەویش مێزەیەکی سازدا لەگەڵ وەفدێکی خۆی لەگەڵ دەوڵەتی تورکیادا و باس لە سیاسەتی غەزە و سیاسەتی سووریا دەکات وا پێدەچێ ئەویش بە هەمان شێوە ئێستا کە ئەوڕۆکە بیهەوێ یا لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغانیان لەگەڵ هاکان فیدان ئەو بابەتە باز بکە مەسەلەی سووریا باس بکە تورکیا هەتاوەکو ئێستا لەبارەی سووریادا لە ناو دەوڵەتی تورکیادا ئاڵۆزێکی زۆر گەورە هەیە بیر و بۆچوونی جیاواز هەیە و ئەو بیر و بۆچوونانە لەگەڵ یەکتری بە شەڕدێ و ئەمە کاریگەری لەسەر پرۆسەی دیالۆگیش کردووە ئەگەر ناپرۆسی دیالۆگ بە شێوەیەک لە شێوەکان بەرەو پێش دەچێت چەند سعاتی ئایندەدا هەتاوەکو ئێستاش ئەم کە تەماشام کرد شتێکم نەبینی کە ئایا سلاحەدین دەمیرتاش ئازاد بووە یان نا یعنی بڕیارەکە دراوە نەدراوە نەمبینی بەڵام ئەگەر ئەو بڕیارە بدرێ ئەو کاتە بەرچاوڕوونیەکی باشترمان دەبینین بەڵام هەتاوەکو ئێستا پرۆسەکە بەردەوامە پرۆسە پەک خراوە پەک نەخراوە ئەمە نییە یعنی تەلەڤیزیۆنەکان سەر لە خەڵک دەشێوێن مێدیاکان سەر لە خەڵک دەشێوێن هەندێک لە بەرپرسیارانی سەر لە خەڵک دەشێوێن یعنی ئەگەر کەسێک لێدوانێک بدا ئەو لێدوانە مانای ئەوەیە کە گوشار دەخاتە سەر دەوڵەت بۆەوەی هەنگاو بنێ بەڵام مانای ئەوە نییە کە پرۆسەکە لە پەلوپۆکەوتۆ هیچ هەنگاوێک نییە ئەو هەنگاوانە هەنگاوگەلێک نین کە بە تەنیا دەوڵەتی تورکیا بینی ئەوش دەبێت لە بەرچاو بگرین لە ناو دەوڵەتی تورکیادا دەربارەی سووریادا وەکوتم کەشمەکەشێکی جیاوازی بیرروڕاهەیە یا بەڵام بیرروڕای زاڵ هەتاوەکو ئێستاش لە ناو دەوڵەتدا ئەوەیە با ئێمە لە تورکیادا هەندێک تاویز بدەین دەربارەی پکەکە و دەربارەی ئۆجەلان بە تایبەتی دەربارەی دەمپارتی دەربارەی زمانی کوردی دەربارەی مەسەلەی قەیوم قەپات بکەین بەڵام لە هەمان کاتدا لە سووریادا ئێمە ڕژێمێکی مرکزیمان دەوێت وەکو تورکیا کە ئەمەش لەگەڵ هەڵومەرجی ئێستای سووریادا یەک ناگرێتەوە بە هیچ شێوێک یعنی چی لە دروزیەکان دەکەی ئیسرائیلیان لە پشتایە باشە مەسەلەی دروزیەکان حەل کرد تاویز بۆدان
ئەتۆ چۆن ئەتوانیت تعویز لە بۆ 200,000 کەس بدەی بەڵام تعویز لە بۆ 5 میلیۆن کەسی دیکە نەدەی ویانیش تعویز لە بۆ 9 میلیۆن عەلەوی نەدەی یعنی شتیوا دەبێ نابێ ینی لە بۆ هەندێ وا پێ دەچێ ئیتر قەناعەتی ئەمریکیەکانیش لەو بارەوە گۆڕابێ و گوشارێک لەسەر دەوڵەتی تورکیا و ئەحمە شەرع بکەن لەو بارەوە کە ڕازی ببن بەمە جگە لەمە چارەسەرێکی دیکە نیە ینی حکوومەتێکی مرکزی لە سووریا دروست نابێت ممکنە نەوەک لە سووریا حکوومەتی دەوڵەتی نەتەوەی هەر شوێنێکدا هەڵوەشایەوە جارێکیکە ئەو دەوڵەتە نەتەوەیەی جاران دروست نابێتەوە بەڵام مەترسیەک هەیە لێرەدا کە پێم وایە ئەو جەلانیش هەست بە مەترسیە دەکە ئەویش ئەوەیە یعنی تەواو دەوڵەتی نەتەوەی هەڵدەوەشێتەوە ئەتۆ ڕێگەت پێدادرێت دەوڵەتەکی نەتەوەی دیکە دروستکەی لەناو ئەو دەوڵەتە و لە هەمان کاتدا سەردەمی ئیمارات و خەلافەتیش نەماوە بیکێ بە ئیمارات بەڕەڵایی دروست دەبێت وەکو ئەو بەڕێەیە لە کوردستانی عراقدا هەیە ینی بەڕەڵایی ئەوە ئەتو ناتوانانی باس لە دەستکەوت بکەی ناتوانانی باس لە دیموکراسی بکەی ناتوانانی باس لە شەفافیت بکەی ناتوانانی بەس لە پێشکەوتن بکەی ناتوانانی باس لە ئیدارە بکەی ناتوانانی باس لە پەروەردە بکەی ناتوانانی باس لە تەندروستی بکەی فەوزایەکە و بەڕەڵایەکە و حکوومەتی عەشائیریە لە کوردستانی عراقدا ئیتر لە ماوەی 30 ساڵدا جگە لە عەشیرەت هیچ کەسێک سوودی لەو دەستکەوتانە وەرنەگرتووە و ئەمە ئەو جەلان بێگومان نیگەرانی لەوە هەیە نیگرانی لەوە هەیە کە کوردە ناسیۆنالیستەکان لێ تێناگەن لەوە یعنی بەڕای ئەوان با دەوڵەتە نەتەوەیەکە لاواز ببێ و لە پەنای ئەوە جارێک کە سیستەم دروست نەبێتەوە بەڕەڵای یەک بێ هەر عەشیرەتێک پشت بە هێزێک ببەستێ هەر عەشیرەتێک تەلەڤیزیۆنێک و ڕۆژنامە نووسێک و کەناڵێکی یوتیوبی خۆی هەبێ و هەر عەشیرەتێک هێزێکی چەکداری تایبەت بەخۆی هەبێ هەر عەشیرەتێک چەندین کۆمپانیای هەبێ ئیتر مەسەلەی ژینگە مەسەلەی ژن مەسەلەی پەروەردە مەسەلەی تەندروستی مەسەلەی موچە مەسەلەی ئابووری مەسەلەی نەوەکانی نوێ چی بەسەردێ لە بۆوانە قەت گرنگ نییە ئەو جەلان وها بیر ناکاتەوە بە کورت و کورتاسی ئەو جەلان دەیەوێ بە پێی ئەو هەڵو مەرجەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دێتە ئارەوە دەوڵەتی نەتەوەییەکان یەک بە یەک کەم تا زۆر لاواز دەبن ئاڵوگۆڕیان بەسەردادێ و لە جیاتی ئەوە دەوڵەت ئیمکانی ئەوەش نیە دەوڵەتە چکە دروست بێ جا کوردی بێ عەرەبی بێ فارسی بێ تورکی بێ لەناو ئەوەدا فەوزایەکی دوور و درێژ وەکو کوردستانی عراق وەکو لیبیا وەکو یەمەن وەکو لوبنان حتا دروست نەبێ لە پەنای ئەوەدا ئیتر سیستەم دیموکراتیزە بکرێ و خەڵکەکان بتوان لەناو سیستەمێکدا بژین ئەمە چەند ڕیالیستە چەند دەبێت چەند نابێ کاتی زۆری دەوێ هێزی زۆری دەوێ کۆمەڵێک ئاستەنگی زۆر گەورەت لەبەر دەستدانە ئەتۆ نابێ ئیندحار بکەی و نابێ سیاسەتی هەڵە بکەی و نابێ بڕیاری هەڵی استراتیژی بدەیت کە ئێمە ئێستا باسی دەمیرتاش دەکەین کە دەمیرتاشمان زۆر خۆش دێ بەڵام بمانەوێت نەمانەوەی دەمیرتاش لەو سەردەمەدا لە ڕووی سیاسیەوە قسەیەکی هەڵی کرد وا دیارە هەڵەکەی دەمیرتاش لە هەڵەی ئەوانە زۆر بچووکترە کە بڕیاری شەڕی خەندەقیاندا ئەوانە بۆیان نییە سلاحەدین دەمیرتاش ڕەخنە بکەن بچووکی بکەنەوە بەڵام مانای ئەوەش مەبەستمان ئەوێ لەو قۆناغانەدا کە دەبێ بڕیاری استراتیژی و گوتاری سیاسی دروست بدرێنیان ئەمە زۆر گرنگە لەو چوارچێوەیەدا ئیتر تەماشا دەکەن ملانەکان تێکۆشانەکان بەردەوام دەکەن دەگات بەکوێ نازانین بەڵام پەیتا پێ دەچێ ئەم گۆڕانکاریانە پەیتا ببینین بۆیە ئەو شەڕی کە لە دێر حافر و لە شێخ مەقسوود و ئەلە شەرەفیە ئەنجامدرا هەروەکو لە سەرەتادا وتم شەڕێکی تێز بوو یعنی تاقیکردنەوە بوو پیوانە بوو شەڕێک بوو گوشار بوو زیاتر بۆ ئەوەی هێزەکانی سووریای دیموکراتیک بەپەلا بە پێی میتۆدی تورکیا لەگەڵ ئەحمە شەرع ڕێک بکەون وا دیارە لە مەژدایی تر وەکو پێویست دەستکەوتێکی وا بەدەست
نهاتوە یعنی ئەمن لەگەڵ ئەو زۆرە شعارە بێمعنایانە نیمەکە بەشێک لە کوردە حەماسیەکان پۆپیلیستەکان بڵاوی دەکەنەوە لێیاندا بردیان گرتیان کوشتیان تەفرتونیان کردن نا ئەوە نییە کەس ناتوانێت تەفرت و ناکەیانی هێزەکانی سوودی دیموکراتیک ناتوانن هێزەکانی ئەحمەد شەرع لە حالەت دەرکەنیانی شتیواش نییە ناتوانن دیمە شەڕ بگرن شتیواش نییە ئەما لاینی سیاسی هەیە لاینی دیپلۆماسیە هاوکێشەی نێودەوڵەتی هەیە ئەمانە 14 ساڵە 15 ساڵە لەسەر ئەحمەد شەرع کار دەکەن بۆ ئەو ڕۆژە بۆ ئەوەی ئەحمەد شەرعی ببێتە سەرۆکی سووریا و چەندین ڕێککەوتنی استراتیژی و ئەمنی لەگەڵ ئیسرائیلدا مۆر بکە چەندین ڕێککەوتنی بازرگانی لەگەڵ ئەمریکا مۆر بکە لە بۆ ئەمە ئەحمەد شەڕیان هێناوە دەبێت لە چوارچێوێکی ڕیالیستانە سیاست بکەن نەک لە چوارچێوەی لولەی تفەنگ و لولەی کاتوشا و قڕناس و ئەو جۆرە حەماسەتی کە لە سۆسیال مێدیای کوردیدا هەیە بە شێوەیەکی عاقلانەتر ئانالیزە سەر بابەتەکان بکرێ پێم وایە باشتر دەبێ ئەگەر پرسیارێک نەبێ دەمەوێت کۆتایی پێبێنم بەڵام بەڕاستی دەبێت پرسیارە بێ و نیشانەی پرسیاری لەسەر بێ هەتا وەکو ئێستا پرسیارێک نابینم وەکوتم داهاتی نەوتی و ئەوانە کاکە ئاریان جارێ لەسەر هیچ شتێک ڕێککەوتن نەکراوە بەڵام لێکتر نزیکبوونەوەیەک هەیە ئیتر لەسەر داهاتی نەوتی و ئەوانشدا وابزانم خۆسەری بڕیارێکی وای نییە کە بیرە نەوتەکانی خۆی دەست بەسەردا بگرێت دەیەوێت ئەمانە لەگەڵ سووریا داباش بکە بەڵام لە هەمان کاتدا لە بۆ ناوچەکە بودجەیەکی تایبەت هەبێ لەمەدا و سیاسەتی هەرێ ڕاستیش وابزانم ئەمەیە نەوەکو بڵێ ئەوەی خۆم بە خۆم دەخۆم و ئەوەی تۆش دەخۆم و ئەوەی تۆش دەبەم و ئەوەی لە کوردستانی عراقدا کرا ئەمە لە هەموو بوارەکاندا سیاسەتێکی فاشیلە ئەمە نابێ بکرێ بەڵام واتای ئەوەش نیە تو ئەو کارتە گەورەیە کە لە دەستتدایە زوو بە زوو بدەیە دەست ئەحمەد شەرع بەبێ ڕێککەوتنی پێشوەخت لەگەڵیدا هەتاوەکو ئێستا کێشێک هەبێ وەکو لە سەرەتادا وتم ئەوەیە ئەحمەد شەرع لێ هەموو شتێکتان لە بۆ دەکەن بەس باسی سەربەخۆی مەکەن پێشتر بیرە نەوتەکانمان تەسلیم بکەن و لە ڕقە و لە دێرە زور بکشێنەوە هەرچی دەتان هەیە بۆتان دەکەم ئەوانیشڵی نەخێن و سەرەتا دەبێت لە ڕووی دەستورەوە بکرێ گەڕەنتی هەبێ زەمانەتی نێودەوڵەتی هەبێ ئینجا پەیتا ئەوانەی ئێوە باسی دەکەن جێبەجیان دەکەن باش من حەز لە بەرنامەی زۆر دوور و درێژ ناکەم ئاوا خەریکە دەبێتە نیف سەعات هاوڕێیان زۆر سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون ئەو گلەیە بەردەوام دەکەم ئەگەر هەر یەک لە ئێوە 5 دقە کاتی خۆتە دەرخاب بکەن لە ڕێگای سوسیال میدیاکاندان لە ڕێگای پریڤات کەناڵەکانی ئێمە لە بۆ دۆستانتان بنێرن و داوایان لێ بکەن ببن بە سوبسکرایب زۆر سوپاسدانەکەم کاتێک خۆش ڕێی سڵاو